گوندە بێناسنامە کورتنشینەکەی رووسیا. کوردستان 4 پارچەیە یاخود 5 یاخود ئاوێنەیەکە و بووە بە چەندین پارچەوە. نەدەتوانین ئەو پارچانە کۆ بکەینەوە و نەدەتوانین حاشایان لێ بکەین. لادەیەک لە هەرێمی کاباداری باشووری رووسیا کێ و ژینگە و کانیاوەکانی زۆر لە ژینگەی کوردستان دەچێت. ئەمە دۆخێکی ئاساییە لە جوگرافیادا، بەڵام نائاساییەکەی لەوەدایە کە ئەو گوندە خەڵکەکەی ناویشی کوردن و بە سۆرانی دەدوێن. گوندەکە ناوی چێگێمە، نزیکەی 25 ماڵی کوردی تێدا دەژین کە 100 ساڵ لەمەوبەر بەهۆی ئالۆزی جەنگەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە ڕوویان لەو ناوچەیە کردووە. بەڵام ئێستا بەهۆی ئەوەی چەندنەوەیەک لەو خانەوادانەدا هاتوونەتە دنیاوە خەبەر و هەواڵێکیان لە زێدی خۆیان نەماوە. سەدەی ڕابردوو لەلایەن ڕووسەکانەوە بەم کوردانە وتراوە ئێرانی و قەرەج و بەلوچ. هەر لەبەر ئەم ناڕوونیەش لە ساڵی 1970 دەوڵەت هیچ ناسنامەیەکی بەم کوردانە نەداوە و ئەوێ بە تەواوەتی گوندێکی بێناسنامە بووە. بەڵام کوردەکان خۆیان زمان و بەرەنگەکەی خۆیان بە باشی پاراستووە. کوردانی ئەم ناوچەیە گیان لەو کوردانەی کە لە کوردستانی سووردا دەژین کە بە پارچەی 5ەمی کوردستان ناو دەبرێت و زاریان کورمانجیە و کوردەکانی ئەم لادەیە بە سۆرانی دەدوێن. وا دەردەکەوێت نەهامەتی لەگەڵ وشەی کورددا دەگوازرێتەوە، چونکە خەڵکی ئەم ناوچەیەش بەهۆی کوردبوونیانەوە لە زۆرێک لە مافەکان بێبەش کراون، نەیانتوانیوە لە قوتابخانە و زانکۆکاندا بخوێن و وەک هاوڵاتیەکی ئاسایی مامەڵەی دەوڵەت و کۆمەڵ بکەن. ئایا پێت وایە چەند پارچە و بەشی تری کورد لەم جیهانەدا هەن و بەهۆی نەهامەتیەوە ئاوارە و بزر بوون و تا ئێستاش هەواڵێکی ڕاست لە بارەیانەوە دەست ناکەوێت؟